دیارە کوشتنی ژنان دیاردەیەکی ئەوەندە بۆ بەداخەوە کاڵین دیاردە بەڵێ دیاردەیە ئێستا لە حاڵەت دەرچووە لەبەرەوەی سێرەکەین ئامارەکان بەردەوام لە بەرزبوونەوەیە ئەمەش پەیوەندی بەو کولتورێوەیە کە ژن شەرەفی کۆمەڵگە شەرەفی خێزان شەرەفی پیا و هاوسەر باوک برا هەمووی لکندراوە بە ژنەوە و تەنها لە چارچێوەیەکی شاخۆی دەبینێتەوە کە ژن ئەگەر پەیوەندیەکی خۆشەویستیشی هەبێ بچێتە چارچێوەی ئەوەی کە پێی وترێ شەرەفی تکاوە بەداخەوە ئەمە کولتوریەکە هێشتا هەیە لە کۆمەڵگەی ئێمە هێشتا دیاردەیەکی قێزەونە و چارەسەر نەکراوە بۆکو پێویست بە وردی کاری لەسەر نەکراوە سەر ڕای ئەو هەموو کارەی ڕێکخراوەکان چالاکوانان داکۆکی کاران لە مافەکانی مرۆڤ بەڵام ئەتوانم بڵێم بە شێوەیەکی بەرنامە ڕێژی سیستماتیک کاری بۆ نەکراوە بۆ سڕینەوەی ئەوە چونکە هێشتا ئەو عقلیەتە باوە ئەم عقلیەتە ئەبێ بگۆڕێ ئەم عقلیەتە لە ڕێی هۆشیارکردنەوە ئەبێ بگۆڕێ بە زیاتر گرنگی پێ بدرێ و ئەبێ یاساکان زیاتر بەرجەستە بکرێ لە بەردەم خەڵکە میدیاکان زۆر گرنگی بە یاسایانە بن خەڵک هۆشیارکەنەوە بەرامبەر بەوەی کە مافیە و بەرامبەر بەوەی کە نیەتی تاوانی هەیە کە بزانێ ئەمە چییە کێشەکە لەوایە پێشتر مادەیەک هەبوو کوشتن بە بیانووی ناموس سزاکەی بۆ سوکە لەو ڕوانگەیە کە پێویستە ئەمە نەبێ پەرلەمانی کوردستان هات ئەو مادەی هەرلا برد کوشتنی ژنانی خستەوە ناو خانەی کوشتنێکی ئاسایی وەکو هەر کوشتنێکی تر ئەمە پێم وایە هەڵەکە لێرەیە لەبەرەوەی لە دەقە گشتێکەیە کە هەر کوشتنیەکە گرێتەوە باسی کوشتن بە بیانووی ناموز ناکە دەبوایە پەرلەمانی کوردستان ئەم هەڵەیە کە بەس ڕەنگە بەسەر هەمومانات تێپەڕیەوە من خۆم تیانە بووم لە کاتی تعدیلی ئەو مادەیە بەڵام دەبوایە چاک بکرایەتەوە دەبوایە چاک بکرایەتەوە بێ مادەیەک بە تایبەت دانیتەوە کوشتن بە بیانووی ناموس هەرگیز بەر لێبوردنی گشتی نەکەوێت لەبەرەوەی کاتێک کە ئێمە ئەهاتین لێبوردنە گشتەکانیش دەرەچوو کە هەوڵێکی زۆرمان ناوە بکوژی ژنان نەگرێتەوە دەیانوت ئەخۆ کوشتێکی ئاساییە بکوژی ژنان نییە بکوژی ژن نییە لەسەر شەرەف هەر کوشتێکی ئاعتیادیە بۆیە ئەو یاسایە ناکرێت ئێمە ڕێگەی لێ بگرین باسی کوشتنی ژنکەین چونکە خۆی ئەسڵی مادەکە کوشتنی ژنیتیانە ئەمە یەکێکە لە کێشەکان وەکو وتم پێویستە دادگاکان کە بڕیار دەرەکەن ئیتر پەرلەمان یا ئەسای لێبوردنی گشتی دەرنەکان یەکێکە لە کێشە گەورەکان بۆ هەموو تاوانەکان کە چونکە سزا یعنی زەجر و ڕەدعی غەیرکەواتە واتە سزادانی تۆمەتبارەکە کە دوایی ئەبێ بە تاوانبار و ڕێگەگرتن لە خەڵکانێکی تر ئەوە دووبارە نەکەنەوە چونکە کاتێک کە دەبینن کەسێ سزادراوە سڵا کاتەوە لەوەی بچێتە پێشەوە بۆ ئەوەی کە تاوانێک بکە لە کاتێک کا بزانێت سزاکەی سزایەکی توندە و کاریگەری لەسەر ژیانێ بێ لەسەر خێزانێ بێ لەسەر چی بەڵام سیرەکەین کوشتنەکان هەموو کوشتنەکان بەگشتی لەبەرەوەی ئاشتەوای کۆمەڵایەتی تیا دەکرێت و بە تایبەت کەیسەکانی ژنان سڵح و ئاشتەوای کۆمەڵایەتی دیاکرێت بۆیە مودێ عقوبەکە تەواو ناکە گرنگیکی ئەوتۆی نییە واتە نابێتە ڕێگر لەبەردەم خەڵکانی تروت زۆر جار تاوانبار هەم تاوانە کاتەوە دووبارەیە کاتەوە و بینیوشمانە کە هەمیشە دوای یاساکانی لێبوردنی گشتی کە پەرلەمانی کوردستان دەریەکە سەیرەکەین ئەوانەی کە تاوانیان کردو و بەرەو لێبوردنە گشتیە کەوتون تاوان دووبارە ئاکەنەوە بەشێکیان بۆیە گرنگە کە خەباتی ژنانە بێ بەردەوام بێ لە هۆشیارکردنەوە و دەبێ یاساکان پیاداچوونەوەی پیا بکرێتەوە بۆ ئەوەی وەکوتم لێبوردنی گشتی بە هیچ کوش چونکە لە واقعا هەیە بەڵام لە نەسەکە باسی کوشتنی ژنان بە بیانووی ناموس نەماوە کە پێشتر کراوە لە بەرەوەی چاکرێ بەڵام ئێستا بۆتە هۆکاری ئەوەی کە بەر لێبوردنی گشتی بکەون.